بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کات و گشتکاتێکتان شاد و کامران بێ خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێی وێنەکانی دوێنێ پێتان شاد دەبم بەو هیوایەی جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. میوانی ئەم جارەمان بەڕێز کاکدارا جەلال تۆفیق ناسراو بە کاکدارای جەلالی سرۆچک بە ناوی بەرنمەکەمانەوە گەلێک بە خێراتن دەکەین. زۆر سپاستانەکەم و هیوادارم هەر سەرکەوتوو بن بەرنمەیەکی هەتا بڵێ خۆش و ڕێکوپێکە. سپاس گەلێک مەمنون بشیت. کاکدارا جەناب ئەم بەرنمەیە دیوە. بەڵێ. ئەم بەرنمەیە ئێمە لە نەوەیەک لە پێش خۆمانەوە وێنەدانین بۆ ئەوەی کە بچینەوە بۆ باوانێ بچینەوە بۆ قوڵایی ناو بنەماڵەکەتان. بۆیە پێم خۆش بوو باسێکی ئەم دوو کاراکتەرم بۆ بکەی. ئەمانە چیە؟ ئەوە جا پێشم خۆشە ئەلێرەوە بۆم باس بکەی. ئەوە بە پیرم و نەنکمە، یعنی باوکی باوکم لەگەڵ دایکی باوکم. باش. ناویان چی؟ مام تۆفیق. باش. لەگەڵ فاتمە گوڵ محەممەد. فاتمە گوڵ محەممەد. بەڵێ. مام تۆفیق و فاتمە خان. بەڵێ. بە بنەچە خەڵکی شوێن؟ باو گۆرەم خەڵکی چنیانە لە ئەسڵا. چنگیان. بەڵێ. چنگیانی شارباژار. بەڵێ. نەنکیشم خەڵکی گەڕەدەیە. گەڕەدێش هەر تەنیشتی چنگیانە دەیەکە لەو ناوە. باش. ئیتر لە کۆنەوە هەتا تەمەنیان گەشتۆتە 95 ساڵ بەیەکەوە بوون. بەس باپیرم قاچی شەل بووە. باش. وەختی خۆی لەگەڵ حەمەڕەشیخانە لەو شەڕانەی بانە و منتیقی وێنە و دارۆخانومانەیە فیشەکێ بەرتە و قیسەری کەوتووە قاچێکی شەل بووە لە نەتیجەی ئەو فیشەکە. کاریگەریەوە. ئیتر دوای ئەوە کە شەڕ و شۆڕ نەماوە لەو منتیقەیە هاتوۆتە سلێمانی لە ناو مەیانەکە دوکانی علافی داناوە. باش. هەتا تقریبەن ساڵەکانی 60. ئیتر لە 60 هاتوۆتە سەروترەوە لای دوکانی باوکم لەویا کردێتی بە دوکانی باوڵی تەنەکە و تەرازوو و دەستکەوان و ئەو شتانی فرۆشتووە تا ئەمری خۆی کردو. ساڵی چەند وەفاتی کرد؟ ساڵی 72. زۆر باش کاتە تۆ بینیوتە یادگاری بەڵێ من چی چیرۆکیی خۆشی بۆ تۆ جێراوەتەوە پێی سەرسامی مەسەڵەن؟ باپیرم هەموو ژیانی هەر خۆشی بوو چونکە لە ماڵێکە ئەژیا لەسەر پیرمەسوور هەر چوار کوڕی هەبوو هەر چوار کوڕەکەی لەگەڵ خۆیان بوون بە خۆیان و ماڵ و مناڵەوە خۆشی و لەگەڵ نەکما لە ژوورێکا بوون. ئێمەش مناڵ بووین تەبعەن ماڵەکەشی ئەو بوو ماڵەکە شەمووی ئەو بوو خانوویەکی گەورە بوو دیوەخانی هەبوو هەموو شەوێ ئەم دیوەخانەی لە 20 پیاو کەمتریتیانە بووە هەموو شەوێ بەڵێ هەمووشی قسەی خۆش هەمووی قسەی خۆش و نوکتە و شەڕی دەورانی قازی بەڵێ هەرمووی بە پێکەنی نەمان بڕانەوە حتا سەعات 11 و 12 شەو. ئیتر هەموو شەوێ لە 20 کەمتری لێ نەبووە هەمووشی خزم و کەسوکاری خۆمان. باش ئەوە نیعمەتێکی گەورەیە. کەواتە ئەم وێنێش هەر ئەوانن فاتمەخانە بەڵێ لەگەڵ مام تۆفیق. بەڵێ ئەوە منم بە تەنیشتیانەوە. ئەوە جەنابتی؟ بەڵێ. کەواتە پەیوەندی تۆ باشە لەگەڵیان. بەڵێ. چییە لە باوک و مامەکانە کوڕە گەورەیە؟ باوکم. باوکە کوڕە گەورەیە. کەواتە تۆش کوڕە گەورەی باوکی؟ منیش کوڕە گەورەی ئەوە نۆبەرەی مام تۆفیقە لە نەوەکانیە. بەڵێ ئەبێ کەواتە پەیوەندێکی باشتان بێ. بەڵێ دایم هەموو ڕۆژەیە کە ماڵمان لەسەر پیرمەسوور بوو لەبەرەوەی قاچێکی شەل بوو نەیەتوانی بە پێ هاتو چۆبکە عەرەبانەی دوو ئەسپی هەبوو وەختە بە عەرەبانەی دوو ئەسپیمان بۆ گرتووە بەکرێ بە دایمی بەیانی ئەهێنا نیوەڕۆی بردەوە و ئەهێنایە و ئێوارەی بردەوە ینی 4 جار بە دایمی من لەگەڵ یاسوارە بووم لەبەر خاتی عەرەبانەکە حەزم لێ کرد. بەڵێ باشە فەرمی ساڵی هەفتا کۆچی دوایی 72 بەڵێ 72 بەڵێ. ئەی نەنە فاتمە هەر 15 ڕۆژیان فەرق بوو. نەنە فاتمە دوای ئەو بەڵێ 15 ڕۆژ باپیرم ئەمری خوای کرد دوای 15 ڕۆژ نەنکێشم ئەمری خوای کرد. نەخۆش بوو؟ نەوەڵا ساغ و سەلیم بوو بەس وەکو شتێکە ئەو غوربەتی ئەو ئیتر یەکسەری بوو. بەڵێ ئەوە نەتیجەی خۆشەویستیی قوڵە هینا ئەو کاریگەریە دروست ناکات. درود بۆ ژیانی پاشی هەردووشیان. ڕاستەکەی هەندێک وێنە هەن پەیوەندی هەر بە ماڵی ئێوە هەیە. ئەم وێنە ئەمانە شەن ئەوە هەر لێرۆسی. بەڵێ برایەکی باوگۆرەم ناوی مامە غالیب بووە برای باوگۆرەم لە زمانی عوسمانیەکانە
لە ناو جێشی عوسمانلیا بووە بە زابت. کەواتە مامی باوکێ؟ بەڵێ مامی باوکم باش. بووە بە زابت لە تورکیا ژنی تورکی هێناوە. باش. نەهاتوێتەوە. ئیتر چەند ساڵێکی زۆر ون بووە هیچ خەبەریان نەبووە. دوایی بەهۆی ماڵی پیرەمێردی شاعیر و بەهۆی ماڵی قارەغایەک من نازانم بچێنەوەن دۆزراونەتەوە لە تورکیا. ئەو مامەی باوکم وەسێتی کردووە کە من مردم بێنەوە ئێمە بدۆزنەوە و جارێکی کە خزمایەتەکە دروستکەنەوە و کەەوە ئەم هەموو خزمەی هەیە لە سلەیمانی. ئیتر ئەوەی ناوەڕاستیان ئەوە خێزانی ئەوە. کەواتە ئەم کاراکتەریان ئامۆژنی باوکتە. ئامۆژنی باوکمە تورکە و جلی کوردی لە ئەمری خواشی کردووە ئێستا خوافی. بەس دوو کوڕی هەیە ئێستا دێنە سەر کوڕەکانی بە دوور درێژی، بەڵام ئەمەیان چیە؟ ئەوەیان ئامۆژنمە ئەوەی ئەم لاشیان دایکمە ئەوەی کە دەستشانی بەڵێ. باش. کەواتە ئەم دوو کوڕەکانی مامتن؟ ئەوە کوڕەکانی ئامۆزای حەقی باوکم من لە تورکیا دانیشن. کوڕەمامی باوکتن؟ بەڵێ بەڵێ وایە بەڵێ وایە. کە باوکیان ئەمری خوای کردو وەسێتی کردو توێتی ئەبێ بچن ئەو خزمانە هەر بدۆزنەوە. باشە. کاتە لە 24/53 کە هاتووە ئەو وێنەیان لە سلێمانی و بەم جلە کوردیانەوە بەبێەوە یەک و شەکش کوردی بزانن. وەنیە؟ کوردیان نازانی، هیچیان کوردیان نازانی، ئێمەش تورکیمان نازانی. بەس برا بچووکەکان ئینگلیزیە زانی. یعنی کەواتە ناویان چی بوو؟ ئەمان ناوی غالب و فرات. گەورەکەیان ناوی غالیبە، بچووکەکەیان ناوی فراتە. فرات ئینگلیزیەکە ێزانی. ئەو هۆکاری تێگەیشتنی بینی ئێوە نەخێر مجموعەیە خزممان دۆزی بووە کە تورکیان نەزانی. ئەوان هات یارمەتیانیان بڵێ. ئەمە ئاهەنگی ئەو ڕۆژە نییە کە ئەوان هاتوونەتەوە جارێکی تر؟ بەڵێ ئەمە بە بۆنەی هاتنەوەی ئەوان هەر هەمان ڕۆژە لە کوردیەکانیان لا بردووە. بەڵێ ئەمەش باپیرتە لە ناوە. ئەوە هەموو خزمەکانمانن لە حوشەی ماڵی باپیرم لە پسەر پیرمەسوور ستودی و ڕەفیقیان بان کرد. باشە. ئەوە لە پشتەوە پەردەیەکی ڕەشی هەڵواسی خۆی هەڵیواسی و لە ناو حوشەکەیە هەمان باوکم و مامەکان و خاڵم و باپیرم ئەوە برایەتی و ئەوە ئامۆزاکانمان و پورزا و خاڵۆزا و ئیتر هەمووی ئەمە بۆ یادگار گرتویانە. ئەو دو گەنجەش کە کراسی سپیان لە بەرای دانیشتون ئەوە غالب و فراتەکەن. ئەمە غالبە؟ بەڵێ. ئەوەش فراتە. ئەوەش کەشان کامیان باوکتە کاک دارا؟ ئەوەی کە بە پێ وەستاوە پەنجەی ئاوە بردۆ بۆ سەری. کەواتە فرادنا ئەمەی تەنیشتینە ئەمەیان باوکمە. بەڵێ. باشە. ئیتر ئەو پەیوەندە تا ئێستا ماوەتەوە؟ هەتا ئێستش هەیە بەس درەنگ طبعاً. بەڵێ باش. دوای ئەوە لە ساڵی 68 تا فرات هاتەوە بۆ ئێرە جارێکیکە. ئەوان تۆ بینیتی؟ ئەوە من بینیم و ڕسمم هەیە لەگەڵیا و دوای ئەوە منیش دوو جار چوون بۆ لایەن. توش سەردانی دووجە لە شاری ئیزمیرن ئێستا ماون کاک فرات و کاک غالب بەس پیر بوون. ئەوە آخر ڕسم هەیە لەگەڵ ماڵەوە چین. ئەگەر هاتی سەردانیان کرد. سەردانتە. ئەی ئەم وێنەیە چیە کاک؟ ئەو وێنەیە گەراجەکەی عوسمانی فیتەرە لە کانێسکان. باشە. کە وەختێ ساڵی 68 کاک فرات هاتەوە چوین لەوێ سەردانمان کرد. بابینەران نەزانن ئەو مێژوەی ئەوەیە. باشە. ساڵی 68 کە وەختی هاتەوە کاک فرات بە تەنیا هاتەوە خۆی. ئەمەی شەبقەکەی لەسەرایە؟ نەخێر ئەوە عادل عیرفانە. خوا لێ خۆش بۆ عادل عیرفانە. بەڵێ ئەو ئینگلیزیەکی باش ێزانی لەگەڵ فراتی ئامۆزای باوکتا. بەڵێ لەگەڵ ئەوە وەکو تەرجمانێک و هەم خزمیشمانە. تەرجمانیشیە کرد و لەگەڵیشمانە بوو. ئەوەش عەبدوڵڵا ئەژجەرە. مامەستا عەبدوڵڵا ئەژجەری ڕەحمەتیە. ئەوەش کاک حەمە ڕەوفە. ئەوەش دەرسیمی کوڕی کاک عەبدوڵڵایە. مامەستا عەبدوڵڵایە ئەوانش فیتەرەکانی لای کاک عوسمانن. هۆی چی بوو لە یاکۆ بووبوونەوە؟ کاک عوسمان چونکە خزمایەتیمان هەیە بەهۆی خزمایەتیەوە ئەچون بۆ لای سەردان. بابڵێن کاک فرادیش هەر حەزێکە سەردانی. دوو ڕۆژمایەوە مدەکەی کەم بوو. ئیتر ئەوایە بە سەریعی بچوینایە بۆ لای بۆ هەموو ئەوانە ترکە یاسر ببینن. ڕایان چی بوو بەرامبەر بەو خزمایەتیە؟ پەرۆشی بوون؟ زۆر پەرۆشی بوو. ئەو دوو ڕۆژە کە لێرە بوونارە گریان. ئەیانوت ئێمە ئەم هەموو خزمەمان هەیە لەوێ بێکەسین. ڕاستەکە. ئیتر بارگەوبنیشیان نەپێچایەوە بێنەوە و باوکیان نەما نەخێنەوەڵە لەوێ خۆیان مەسلحەتیان هەبوو. ڕاستە. بینە سەر گرنگتر. بەڵێ. ئەم دوو کاراکتەرم بۆ باس بکە. ئەوەش باوکم و دایکم لێ خوالیان خۆش بێت.
با بینە سەر باسی چیرۆکی باوکێ کاک جەلال کوڕی مام تۆفیق چنگیانی ژیانی ئەو چۆن دەسی پێ کردووە ساڵی چەند لە دایک بووە؟ باوکم ساڵی 1970 لە دایک بووە. بەڵێ هەر لە ناو شارە ئیشی کردووە یەکەم جار پێش ئەوەی دەستکرا بە کاسپی هاتوچۆی بینی ئێران و بەغای کردووە لە ئێرانەوە بە بار ئەو وەختە سەیارۆشن نەبووە خۆی هەموو جارێجێڕە بەڵێ بە شتی هێناوە بە گۆڕینەوە بە پارەژ نەبووە شمەک بە شمەک بەڵێ شتی هێناوە لە ئێرانەوە بردوێتی بووە بەغا مانگ و دوومانیان پێچووە بە ڕێگاوە بە قافڵە لە بەغاشەوە شتیکەی هێناوە بردوێتەوە بۆ ئێران فرۆشتێتەوە ئەوەڵجار ئیشی ئەوە بووە طبعا حقایەتی دوور درێژە بۆی جێڕاوێتەوە چەند جار لە ڕێگا تووشی چی بوون و چیان بەسەر هاتووە و جەردە هەبووە و ئەمانە حرەسیان هەبوو ڕاوچیان هینیان هەبووە فەنکچیان لەگەڵا بووە بەڵێ باشە دوای ئەوە ئیتر ئیشەکە زۆر زەحمەت بۆ سیارە و مەیارە و شتیش پێیا بووە دەستی کردو بە کاسپی لە ناو بازار ئەوەڵجار شوشەواتی فرۆشتووە دوکانوشتی نەبووە دوایی کە ئەم ئوتێل فەرەحەی ئێستا هەیە بە دوو جار دروستکراوە جاری یەکەم ئوتێلەکە دروستکراوە لە مەرحەلەی دووهەما لە 900 تقریبان چلا ئەو دوکانانی ئەو دی و ئەو ڕێزەی ئەو دوو مڵکەوە مورچێکیان هی ئوتێلەکەی موریشان دیوی ئەو دیوە کە دوکە ئەو ڕێزە دوکانی ئێمەیە باوکم خۆی نەقار بووە نەقاری بەرد بووە دوایەوە نەقاری بەردی کردووە لە کتێبی سلێمانی شاناوی هاتووە کە نەقارە لە ئەو دوکانانی دروست کردو بۆ ماڵی حاجی تۆفیقی تازە دەوڵەمە کە وەختێ بەسەر دیوارەکەەوە بۆ دوکانەکەی دروست کردووە حاجی هاتووە سێری کردووە توێتی حاجی بۆ یەکێ لەم دوکانانم نایەتێ ئەویش توێتی کامیان تێ فەرموو کامیان تێوەڵیگرە بۆ خۆت ئەیتر بە تەریقەی سوتفە بەڵێ بە تەریقەی سوتفە و دوکانی سەر سوچەکەی هەڵبژاردووە ئەمەی کە ئێستا منیتیان بەڵێ باپیریشم لە ناو مەیانەکە علاو بووە ئەویش هاتووە دوکانێکێ گرتووە لە سەر و خۆمانەوە یەک دوکان سەر و خۆمان با بڵێن ئەوەی کە کاک زەردەشتی ڕەحمەتی بەڵێ بەڵێ ئەوەشی باپیرمە بەڵێ بەڵێ ئەیتر سوتفە لە وەختەوە یەکسەر دوکانی داناوە و دەستی کردووە بە یەکەم شت بە کتێب و هین بە دەفتەر فرۆشتن دەفتەر و قەڵەم باشە قەرتاسیە بەڵێ باشە چی وای لێ کردووە ئەو بچێتە سەر ئەو مێنەیە چکە ئەو مێنەیە هەموو کەسێک حەزی لێ ناکات بەسەر ڕۆشنبیر نەبێ حەزی لێ ناکات پیاوێکی هەتا بڵێ ڕۆشنبیر بوو هەتا بڵێ مسەقف بوو هەتا بڵێ حەزی بە خوێنەواری و بە پێشکەوتنە کرد زۆر باش لەبەر ئەوە دەستی کردو بۆ و یەکەم شتیش کە کردوێتی چووە دەفتەری نووسین 60 پەڕێ و 30 پەڕێ و شت لە بەغا خۆی تەبع کردو لە مەطبعەی زەهرا باش کە تەبعی کردووە بەرگەکەی شیعری کوردی نووسیوە بۆ تەلەبەکان بۆ ئەوەی تەشجیعیان کا بۆ خوێنەواری زمانی کوردیشی بە زمانی کوردی و ئەنجا ناوی مانگە کوردیەکانی لەسەر نووسیوە ڕسمی شاخوداخی تیا کردووە شاخوداخی کوردستان بووی هەست ئەو خوێنکارە هەست بە بوونی خۆی بکات ئەوە یەکێکە لەو شیعرانەی ئەمە بەرجی ئەوەیە ئەوە بەرجی دەفتەری کەلیماتە بۆ وەختی خۆی دەفتەری بچووکی کەلیمات لە چاپخانەی زارا لە بەغدا زانی نەگیان ئەخاتە لە شیدار و بەردەوە بەفەرمە لە پشتی هەموو دەفتەرە نووسیوێتی زانینە گیان ئەخاتە لەشدار و بەردەوە زانینە زێڕ و زی و کە دەردێنێ لە هەردەوە زانینە شاخی گەورە وەکولۆکە شەڕەکە زانینە جەرجی شەو کە لە ڕووناچی پڕ ئەکا زانستیە چرای پێشڕەوی بەشەر خوێندنە ئەتکا بە خاوەنی عیلم و هونەر شعرەکەی چێە وەڵاهی نازانانی ینی بەبەستمەوەی هی باوکن نییە نەخێر باشە دینە سەر تەفاسیلی ئەو دوکانە بەڵام پێش ئەو من پرسیارێکمەیە بۆچی سرۆچک ئەم نازناوە چییە؟ سرۆچک منتیقەیەکی خۆشە لە شارباژێر ناحەیەەکە و شاخی جوانی تایە و دەژینێکی بۆچی ئەو نازناوە یعنی نازناوەکە هی باوکتە؟ بەڵێ خۆی ناوی ناوە ئیتر حەزی لێ کردووە لە دوکانەکەی ناوناوە سرۆچک بڵێ هەر یەکەم ڕۆژ کە دایناوە لێ نووسی و کۆگای سرۆچک بڵێن دەفتەر و قەڵەم دەفتەر و قەڵەم و شت ئەڵێن من خۆم بیرم یە قەڵەمێکی گەورەی لە مقەبا دروستکرا بۆ هەڵی واسی بوو لە ناوڕاستی دوکانەکەی قەڵەمێکی زۆر گەورە باشە بە ناوڕاستی دوکانەکەی هاتبوو خوارەوە لەوەی نووسی بوو سرۆچک نەخێر بەقەتعی نووسی بوو لە قایمەکانی نووسی بوو جا
لەگەڵ مامیشما شەریک بوون یەکەم جار کام مامە عوسمانم عوسمان دوایی لە 1960 مام جابەوە چوە سەر جادەی مەولەوی ناوینا کۆگای کوڕەکاژاو ئەمانە کامیان مامە عوسمانن ئەوانە ئامۆزای باوک من ئامۆزای باوک من بەڵێ مامە ڕەفیق ئەمە ئەوە کاک حەمەڕەوفە لە ژیانە ماوەشکر کاک حەمەڕەوفە لە ئەڵمانیا ئێستا بەڵێ ئەی ئەمەیان کاگەحمە ئەویان کاگەحمە ئەوەشیان مامە ڕەفیقە ئەوانە خواعافیان کا لە ژیانە نەما ئەوان لە ژیانە نەماوە خواعافیان کە ئەمەش هەر وێنەیەکی جوانی کە سوکارە بەڵێ ئەوەش ماڵی مامە عوسمانمە ئەمە مامە عوسمانەکە عوسمانمە بەڵێ ئەوەش خێزانەکەی و کچەکانی و کوڕەکانی و طبعا ئەوە نیوەیانن زیاتر ئەوەی کۆنەوە بەڵێ ڕاست ئەی ئەم وێنەیە کاک ئەوەش ماڵی باوکمە باش ئەوە خانوویەکمانەیە لە پشتی سەرا ئێستش لە زال ماوە بەس داتە پیوە بە عمل نەماوە ینی خانۆکە هەری خۆتان هەری خۆمان جێگەی ژیانی و نیشتە جێڵێ بە عمل نەماوە کۆن بووە گڵە باش ئەوە هەمومانین ئەمە یەکەم جەنابتی بەڵێ بەقاتەکەەوە بەڵێ کوڕە گەورەوەی تر ئەوە باوکمەوە نازی زۆری ماڵەکە هەموو دراوە بە تۆ بەڵێ ئەوەشیان باوکتە بەڵێ دوای ئەو دایکتە ئەوەش سێ خوشکەکەم و ئەوش براکان ئەوش براکانتن ینی ئەوەی تر هەموو عائلەکە بە کامیلی بەڵێ باشە ئەمە ئەوەش ئەو دوو خوشکە من ئەمە خوشکەکانتن هەردووچان عەمری خۆیان کردووە بەڵێ خوالیان خۆش بڵێ خوالیان خۆش بێەوەی بی تەوان بەپێ ئەوەی کە باوکە ڕۆشنبیریەکی باشی هەبووە ئەمانە خوێنەواریان هەبوو بەڵێ وەنیە بەڵێ یعنی کۆی گشتی هەمووتان بڕوانامەتان هێنا تقریبا ئەمەیان خوشکە گەورەکەم نەیتوانی ئەو ناتوانێت لەبەرەوەی بە یاریدەدەری دایک داوانیکە ئەترەوەیکیان مامۆستا بوو بەڵێ باش خوالیان خۆش بێ سپاس دەکەم ئەمانش هەر ئەوانش ئەمەی دانیشتووە نەنگتە ئەوە دایکی دایکمە دایکی دایکمە باڵێ باشە ئەم ناوی چییە؟ ئەمە ناوی فاتمەیە ئەمیش ئەمان خەڵکی جوان کاکدارە هەرچنیانین دایکم و باوکم خاڵۆزا و پرزای یەک بوون خاڵۆزا و پرزای لە عینی کاتە کە دایکی دایکمە خوشکی باو گۆرەشمە خاڵۆزا و پرزا بوون بەڵێ ینی خوشکی مام تۆفیق بەڵێ بەڵێ خوشکی مام تۆفیقە ئەوەش هەر سێ خوشکەکە ئەوەش هەر سێ خوشکەکەمە باشە لەگەڵ دایکتە باشە ئەمە شوێنەیەکی زۆر جوانە ئەوە شەر خێزانەکەمانە بەس نیوەیەتی ئەوەختە بەڵێ ئەوە باوکمە ئەمە لە خانووەکەی پیرمەسوور بەڵێ بەڵێ وانە بەڵێ ئیتر دایکتە و خوشکەکان ئەوەش منم ئەمە یشتە کورتەکە لە پیالە لەگەڵ باوکتای بەڵێ ژیانی ئەو وەختە ژیانێکی خۆش بوو خۆش بوو مامەکان و هەموو ئامۆزاکان خزمایەتی وەختە دائیمە ئەڵێم هەموو شەوێک 20 کەس لە ماڵی باوگۆرەما بوو کاکدارا سفرەتان جیا بوو هەمووی یەک مەنجەڵ بوو یەک مەنجەڵ بەڵێ یەک سەرتەنورمانە بوو مەنجەڵی مسی گەورەمانە بوو باشە طبعا جمعە و جمعە برنج و مریشک و شل لێنرا ڕۆژەکانی کە چێشتی کەوتەپیانە و قوبڵی گۆشت هەموو دەقێدەزان جمعە و جمعە بوو هەموومان بەیەکەوە ئیتر خواردن بە لێنراوی تەوزیع ئەکرا بۆ سەری ماڵە کوڕەکە نەشەڕ هەبوو نە تعلیق و شت هەبوو نە هیچ شتێک نەبوو ئیتر زۆر بەسیاری گەورە لێنرا یاتر خێنەیەک لێنرا پراخێک جەژن بوو یەک شت یەک لەناو ئەم باسی توە بازنەیەکەیە ونە باپیرێ مام تۆفیق و فاتمەخان کچیان نەبوو کچیان نەبوو کچیان نەبوو نەخێر ئەڵێن وەختی خۆی بوویانە ئەمری خوای کردووە زوو ئاچکە ئەوە هەستی پێکرێت هەستی پێکرێت نەخێر کچیان نەبوو باشە ئەمەش هەر وێنەیەکی باشە بۆیە ئەڵم باشە لەبەرەوەی مێژوەکەی یەکی هەشتی ساڵی 1952 لەسەر ئەوەش نەنگمە دایکی ینی خێزانی باوگۆرم ئەو باڵا بەرزە ینی باجی باوکتە بەڵێ نەخێر ئەوە بووکە ئێستا بینیمان هەر نەنکی خۆت بەڵێ نەکمە ئەوەش پورایشەیە ئەوی شەر پوری باوکمە ئەو مناڵش کە بە پێ وەستاوە لە سەری ئەو سەرە ئەو منم کامیان ئەوەی بە پێوە وەستاوە ئەمان جەنابتی بەزی تر ڕاستیەکەی ئەوانی کە ناناسمەوە ناناسێتەوە بەخوا بە کەس ساغ نابێتەوە کاکدارا 1940 بەڵێ ئەم وێنەیە دەگمەنە ئەوە 72 ساڵ بەڵێ ئەو کراسپیەکە ئەوە عەبدوڵای ئامۆزا حەمەی پێڵێن ئەوی شەر خزممان ینی کراسپیەکە مەبەستێ چۆغەسپیەکەیە بەڵێ ئەوەی تەنیشتی ماممە ئەمەیان بەڵێ ئەو کە عەبدوڵایە ژمرای ماممە
باشە هەمچیانی شار خزمە ئەوەش مامەحسەین مە ئێستا لە هێزار ماوە لە حیاتایشخوا بە زیابێت شوێنەکەی دوکانەکەی لە ناو لای بەلەدیەکەیە. باشە شوێنەکە کوێیە؟ سەرچنارە. سەرچنارە بەڵێ. بە بیرەوەری تو ئێوە کە بە خێزانی ئەچوون بۆ سەرچنار. بەڵێ. وارێکە تۆ چوون وەنیە؟ بەڵێ زۆر. ئەمە شەروێنەیەکە ئەگە سەرچناریش نەبێ قسەکەم هەر ئەوە شەریکەی دوکانە. شەریکەی دوکانە ساڵی ئەزان 57 50 کاتێشتا سەدەکە تاوا نەبوو. تەواو نەبوو بوونە خێرەهاوە پردەکەیە. پرد بووە پەڕیتەوە بە هین بوو ئەم بەرەوبەر بوو. هێشتا سەدەوشن نەچی ئێوە چوون بۆ سەرچنار ئەگەر بتانویستان ئەمە لەگەڵ ماڵی وەستاحمە بۆ دوکان ناڵێ بەڵێ بۆ سەرچنارە بە قەمەرەمانەگر بکرێ هەبوو بەڵێ قەمەرە هەبوو. بیرەوەری تۆ کە با بڵێن دوورترین بیرەوەری تۆ بۆ سەرچنار ساڵێ بوو؟ وڵی ساڵەکەم لە بیر نایە بەنی سە هەفتاویەک و هەفتا و دووەزانم کاتچوین نەخێ پێشتر پێش ئەوە من بیرمیە ساڵێکیان باوکم و تێتان بم بۆ سەیران ئەوەڵی بەهار بوو. ئەو ساڵانە باران ئەوگە زۆر بوو هەموو جمعە مناڵەوەنی حەزی لە سەیرانە ڕۆژ لە شەوی پێنجشەمە هەتا نیوەشەو سەیری ئاسمان مەکرد بۆی باران نەبێت. سوتفەوار ڕێکە و چەند جمعە لە سەرێک هەر باران بوو. ئیتر ناچوون ئیتر ئەکەوتینە هاوین گەرمە بوو دنیا کە وەختەیە چیت گەرمە بوو سوتفەکان هەمووی باران بوو. بەس ئەوە بە پێشەوانەوە هینە بوو لە دەوری دا خۆشیە کردەوە ئیتر خەڵکیش تااقەتی نامە. باشە کاک دارە هەندێک وێنەی جوانی تۆ هەن ئەمەیان توی تای؟ بەڵێ. باشە کامیان جەنابەتی؟ ئەوەی دوو هەمیانە بەڵەوەی دەمانچەکەی باشە هەرچیفە دەمانچە نییە ینی هەر تەنیا بۆ وێنەیە ئەمە ساڵی چەنە کاکدارە؟ وەڵاهی وا بزانم 60 یا 50 بە بیرەوەری ئێوە دەمانچە و ئەو جۆرەشتانە لە ماڵی ئێوە هەر هەبوو نەبووە نەوەڵا دەمانچ نەخێنەوە بەس ئەمە هەر بۆ جوانی بۆ وەکو گەنج حەزیم لەو ڕسم گرتن شتانە عادەتەن کورد هەر زۆری حەزی لەوەیەکە دەمانچەشە. ئەی ئەمەیان شێ ئەم باڵا بەرزە ئەوەیان کاک محەمەی مامە ڕەفیق کاک محەممەد ئەوی تەنیشتی ئەوە ئێستا هەنگوی نەفرۆشە لە باڵێزانم بەڵە کاک محەممەی هەنگوین مەشهورە بەڵێ ڕێزمان هەیە بۆی ئەوەی ئەو دیویشیان شەوقی پورزامە شەوقی ناوە ئەمەی ئەم سەریشان بەختیاری مەلا حەسەنە بەختیار شابانی پێڵەن لە ئەڵمانیایە. باشە کاکە ئەم ڕسمش هەر ئیشی کاک ڕەفیق نییە ئەو نەیگرتووە نەخێر ئەمە لەبەر دەرکی سەرا مەسەوردانیش لە جەژنانە دەردەیەکیان هەڵەواسی بەڵێ دەژدەیەکیان هەڵەواسی و ئەم چی فشتانیان دانا و ناڵیش حەزیدارە. بەڕاستی تۆ زۆر مەعجبووی بە چاک و ئەسڵحا دەردی کورد دەڵێەوە وڵی ئەوە ڕاستیەکەی عقلی مناڵیە ئێستا ڕقم لێتی طبعاً بە هیوامی شەڵا پێویستمان پێی نەبێستەکەم بە هیوامی شەڵا بە کۆی گشتی ئەو گوزەرانی ماڵی کاک جەلال سرۆچک ئەو دوکان و کاسپیە بە جوانی پێژیان دائیمە مامناوەند بووین ئێمە باش باوکم هەموو جارێ نەسیحەتێکیە کردین ئەیود ئەم دوکانە بۆ ئەوە نییە دەوڵەمانگبی بەس بۆیە پێی بژیت ئەوە دایمە قسەی بوو ینی لی پاشە ئەوی کوڕم ئێمە دوکانمانداناوە بۆ ئەوە دامانە ناوە پێبین بە ساحبی سەرۆتێکی زۆر بەس تەنها ئەمە وەسیلەیەکە بۆ ژیان ینی لەوە تێگەیشت بوو کە وەسیلەیەکە ینی من نابوو بە کۆیلەی پارە پارەیە کرد بە کۆیلەی ئەمان بینی بەعزێ کەس مەسەن دوکانی داناوە لە پڕ دەوڵەمەنگە بوو یا شتێکی گەورەیە کرد ئەنوو کاک جەلالەوە بۆ فڵان کەس تۆ لەکەیەکۆ دوکانە هەیە ئەوە من دوکانم دانە ناوە پێی دەوڵەمەنگم دام ناوە پێی بشیم کەواتە ئەمە ڕنگانەوەیکی باشی هەبوو بۆ بەخێوکردنی بەڵێ تێر و تەسەل بەخێوێ ئینشاءالله ئێمە شایەتی بووین بۆی ڕسمەوە دیارە زۆر جوانە. ساڵی 1960 ئەمە شێت خوابێ زەحمەت ئەمە شێ ئەم ڕسمی وڵا ئەوەش خۆمم لە پێنجێن گرتووم لە پێنج ئیژوازە سلاحنە وڵی ئێتر ئەقلی مناڵی ئەو وەختە ئاوا بوو. باشە کەی چوویتە قوتابخانە؟ من 2 ساڵ لە ڕەوزە بووم. لە ڕەوزە؟ بەڵێ لە 55 و 56 لە ڕەوزەیەک بەرامبەر مزگەوتی گەورە بوو. باش ڕەوزەکەمان ڕەوزەی سلێمانیان پێوت. باش ڕۆزەیەکی زۆر خۆش بوو حەدیقەی گەورەی هەبوو بە مدیرەکەمانەوت دایە بە مامۆستاکانمانەوت دادە مدیرە دایە بوو دایە مدیرەی بوو وڵاهی وابزانام دایە ئەختەرمان پێوت دایە ئەختەر بەڵێ کچ و کورت تێکەڵ بوو ئەو زەمانە
هین چیمەن و حەدیقەیەکی خۆشمان هەبوو بەپارە بوو کاکدارە وەڵاهی من نازانم مناڵبم بیرم نایە ئەو پرسەشن نەکردووە نەشم کردوێنەوەڵا بەس 2 ساڵی ڕێک لە ڕەوزە بووم دوای ڕەوزە لە 57 تا چوومە قوتابخانەی سەلاحەدین سەلاحەدینی سەرەتایی بەڵێ باشە ئەمە وێنەی سەرەتاییە ئەوە هی پۆلی شەشە بەڵێ باشە ئەتوانین بزانین ئەمانە چیان مەسئینە خۆلی شوای بەڵێ ئەوەی پێشەوەی قەتعەکەی لە بەردەمایە قەتعەکە ئەمەیان جەنابەتە سنگم دەپەڕ ئەم مامۆستا بەڕێزە ئەوە عەبدوڵافەنی ناو بوو ئەمری خوای کرد پیاوێکی ڕێک و پێک بەڵێ ئەمانە هیچیان مامۆسانی وەڵاهی ئەمەی سەری ئەم سەرکاوە دەستیاوە لێ کردەوە کاک ڕەسوڵە ڕەسوڵ سابیر ئێستا حاڵیان ماوە بەڵێ پێم وابێ ئەمە مامۆستا بێ ئەمەی ناوەڕاست نەوەڵا ئەوەش مامۆستا نییە هیچیان مامۆسانی نەوانەی دووە نەخێر بەس کاکداراوە پۆلی چەنە بەڵێ پۆلی شەشە باشە پۆلی شەشە خوانە ماشەڵا پێ بەڵێ آخرە وەختە وا بوو یعنی گەورە و بچووک تێکەڵ بوو بەڵێ ڕاستە ئیتر بەعزێکی لێ ناسمەوە قوتابخانەی سەلاحەدینە بەڵێ بەڵێ ئەو چکۆلێ دانیشتەوە مامۆستا دلێرە لە مامۆستای زانکۆیە بەڵێ دلێری حاجەمینی میسری بەڵێ دکتۆر محەممەد لێر بەڵێ بەڵێ لێرەوە ڕێزمان نەوزادی سەیدەلی تایە ئیتر ئەوە بەعزێکی تایە کاک سیروانی تایە سیروانی سلۆ حاج محەممەد یا حاجی عەبدولی سلۆ حاجی عەبدوڵای سلۆ حاجی عەبدوڵای سلۆ بەڵێ ئەوە فوادی عەلی عەجەمە ئەو باڵا بەرزەی لە پشتەوە وەستاوە لای بەڕێوە بەرەوە بەڵێ زۆری تایەکەوە ئێمە زۆرمان ماوە لەگەڵ جەنابێ بەڵام ڕێگەم بە پێکەوە وچانێک بێ بەڵێ خۆشەویستان وچانێک و دینەوە خزمەتە کاک دارای کاک جەلالی سۆچک لەناو ئەلبومەکەی جەناب تا وێنەیەکەیە من زۆر سەرسامم پێی ئەویش ئەم وێنەی مەچینەیەکی خەیاتیە لێ نووسراوە کوردستان تەنها وەکیل لە کوردستان خاوەنی کۆگای کوڕەکاژاو ئەمە چییە بە کوردی خۆتان لێتان نووسیوە بە قەڵەم نووسراوە چیەمە باوکی شم و مامیشم شەریک بوون یەکەم جار لە دوکانەی کە ئێستا هەمانە باش لە 1960 بەڵێ لە 1960 تا مامە عوسمانم جابەوە دوکانی خۆی گر لەسەر جادەی مەولەوی بە ناوی کۆگای کوڕەکاژاو باش ئەو هەر سرۆچک و کوڕەکاژاوانە هەمووی ناوچەی خۆشتانن ئیتر کەوەکو جابوونەوە وازیان لە دەفتەر و قەڵەمەکە هێنا کردیان بە موادی منزلی سەلاجە و تەلەڤیزیۆن و پانکە و پێویستەکانی مەچینەی خەیاتی و ئەمانە باش ئیتر مامە عوسمانم لە بەغا ئاشنایەکی هەبوو لەسەر شارعەڕەشی ناوی محەممەد تەقی سەبزەواری محەممەد تەقی سەبزەواری دوکانێکی زۆر گەورەیان هەبوو مەچینەی خەیاتیانە فرۆشت بەهۆی ئەوە توانی ئەم کڵێشەیە بنێرێ بۆ یابان لەو زمانەیە بەڵێ باش بینێرێ بۆ یابان لەسەر خواستی مامە بۆی دروست بۆی دروست کرد و تقریبا زیاتر لە وابزانام لە هەزار دانەیەکمان سەرف کرد باش لە سنووقا بۆمانە هات لێەوە منیش بناڵ بووم ئەم بەست مەچینەکەمە بەست قوڵقاچەکەی بەجیا بەڵێ باشە تەختە و شتەکانی بەجیا و کەلەکانیشی بەجیا لە ناو سنووقا بوو بەڵام ئەم زروف و زەمانەکە هاتە پێشەوە هیچی نێشت هەمووی لە ترسانە خەڵک هینی کرد نمونەتان ماوە لەم مەکینەی خەیاتیە پێش ساڵی 63 پێشەوەی من ئەیتەجەولەکە بێ ماڵی مامەعەلیم لە دارۆغا بوو حوشەکەیان هەڵکەن چاڵێکی گەورە بەقەر ئەم ژوورە یەک مەچینی هەبوو هەر ئەوەی حەز لێ کرد خستێ ناو چاڵەکە و سەرەکەی قەپات کرد بۆ یەگەر عسکەری شت هاتن نەیدۆزنەوە کوردستانەوە ئیتر بۆ خەتەر بوو ئیتر یەک مەچینەمان هەڵگرتووە ئیتر ڕاستیەکەی کاوەی کوڕی مامە عوسمانم کەلەکەی بردوێتەوە بۆ ئەڵمانیا لەوی بخاتە مەتحەفەوە بەڵێ بۆ ئەوی نەفەوتێ جوانە بەڵێ باشە قاچ و هینەکەشی لێرە دانەیەکمان ماوە خۆمان قاچەکەی ئیتر خۆتان لێرە کوردستانەکە و سەر و کەلەکەوتان نییە من نەخێن نەتان ماوە بەس باشە هەروێنەی شتان گرتووە 23 حوتی 53 ئەم خانمانە چیان لەگەڵ ئەم پیاوە ئەو خزمانەی تورکیامانن کە هاتوونەتەوە لە ڕێوە کە دابەزیوەن ڕسمیان گرتووە باش کاکدارە ئەمە دوکانی شێیە ئەوە دوکانی حەمە ڕەشیاغایە لە لای شەوکەتی دانسازەوە
وەختی خۆی عەبدوڵای قەساب لێ وتەنیش ئەو بوو. بەڵێ 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 کە ڕەشیاغا ئەو بکە ئەکەوتە ناو سنووری بازاری شوشە لە قەوسەکە بەڵێ ئالەویا بوو پێڵاو شتێ فرۆشت. ئەوەش جەمالی کوڕی ڕەفیقم بوو بە مناڵی ئەمری خوای کرد. بەڵێ خوافیکە کوڕێکیشی شەهید بوو کاگنۆزات. بەڵێ ئەعدام کرد. بەڵێ شەهید بوو. بەڵێ درود بۆ گیانی پاکی شەهیدان. بەڵێ زانم ئەمەشی هەر وێنەیەکی جوانە یەکی چواری ساڵی 66 ئەمە لەگەڵ چیای ئەوە کوڕەکەی حەمە ڕەشیاغایە کە پێم وتی زۆر ڕەفیق بووین بە یەکەوە بە گەنجی. ئەوە فەرمود ئەویش وەفاتی کرد. بەڵێ ئەویش وەفاتی کرد لە ئۆرزدیش بوو ماوەیەکی زۆر. بەڵێ کۆگای سرۆچک جەلال تۆفیق سلێمانی شەقامی بەلەدیە بەرواردەی 69 گرام دوو مکەبەرە بە 6 دانە زۆر جوانە. یەکێ لە قایمە کۆنەکانمانە بە سۆتفە ماوە لەلام ئەمە کە بە جوملە فرۆشتوتانە بە قادر ناوێت. ئەوە دەسوخەتی خۆمە کە وەختی خۆی نووسیومە. باش گرامی دوو مکەبەرە 6 عەدەد دانەی بۆ ئەوانە. باش کوڕێنی تۆ کاک جەلال لە سلێمانیا بە چیوە خەریک بووی؟ وڵایی من بە زۆری هەر خەریکی قوتابخانە و دوکان بووم. قوتابخانە و دوکان بە زۆری بەڵێ کتێبەکانەوە لە مەکتەبەوە هاتمەوە بە دوکان. ئیتر ئەم سەیرانە توی تیانیت چکە تۆ هەر خەریکی مەکتەب بوو؟ بەڵێ مەکتەب و نەخێر من دارمعەلمینم تەواو کرد. باشە کە وەختێ تەواوم کرد لە مەکتەبی گۆیژە ئەوەی ناوبازار 45 ڕۆژ تەطبیقەکەینەوە نیە مامۆستاکان سەیرانێکیان بۆ ڕێخستین بۆ شەریکەی دوکان. ئەو سەیرانێ ئەو سەیرانێ بەڵام کاک دارا تۆ خانی پێگەیانی مامۆسایانێ تەواو کردووە بەس تۆ لە بانق بووی ئەمە شوێنێکی بانقە بۆ؟ بەڵێ وەڵاهی من کە تەواو بووم لە دارمعەلمین جیران بە عەسکەر. باشە ئێمە یەکەم دەورە بووین کە ئەو قانونە دەرچوو شمولی کردینە بێ عەسکەری بکەین. باش لەوە پێشەرچی لە مەکتەب تەخەڕوجی بکردایە عەسکەریان پێ ناکرد. ئیتر سوتفە ئێمەوا بوو تۆزە تەعینەکەمان دواکەوت. باش تەعینی مامۆستایەتیەکەمان ئەو ساڵە ئەو ساڵە باش. ئیتر جەمالی حسەین ئاغا دراوسێمان بوو لە دوکان لە بانقی سەلامی ئیشیە کرد ئەوەی سەر جادەی مەولەوی. هادووتی پێویستمان بە ئەمین سنووقێکە و هەموو کەسێکیش ناکەین بە ئەمین سنووق. ئەبێ لە عایلەیە بێ و معروف بێ و بیزانین و دەستی پاک بێ و وابێ وابێ و ئێتر بەعزێ شروت وشتی وتی ئەو شروتانە لە تۆیان هەیە. ئەلحەمدولیلا ئەڵێ چی؟ پێم خۆشە. ئێتر منیشتم باشە. وەڵایەتە چوم لێ تەعین بوو مامۆستایەکەم نەکرد. باشە ئیتر مایتەوە هەتاوەکو هەرمامەوە هەتا ساڵی 86 بووم بە ڕئیس ملاحظین لەوێ دوای عینوانەکەم گۆڕی. ئیتر بەهۆی عەسکەریەوە جارێکی کرد داواکرامەوە بۆ عەسکەری ئیتر نەچوون بۆ عەسکەریەکە و نەگەڕاشمەوە بە دایرە. چیت کرد؟ دەستم کرد بە کاسپی. چیتەوە هەمان شوێن بۆ لای جەنابی باوکێ بە ڕاحبەت بێ. ئەمەش هەر وێنەیەکی جوانە ساڵی 60 ئەمانە چیان کاک؟ ئەوە فیستیڤاڵی نەورۆزی ئەو ساڵە بوو ساڵی 60. بەڵێ ئەوە هین بوو دروستیانە کرد سیارەیەکیانێنا ئەویان ڕازان کەژاوە بەڵێ ساڵانە باوی بوو بەڵێ لە مناسبات تا زۆری کەژاوە دروستەکرا. ئەمە کەژاوی دایرەی بەلەدێ ئەو ساڵە بوو. ئەوەش کاسبکاران دروستیانە کرد نەخێر شارەوانی خۆی دروستی کرد بە پارەی خۆشی. بەڵێ بەس ئێمە بۆچی چوین بۆ ئەوێ لەبەر ئەوەی لەوێ کاوەی ئاسنگەر هین بوو ئەحەی حەمەچۆر بوو لای وەستاحمە ئیشیە کرد باوکی کاکامەرانی کە وەزیری ئاوادانکردنەوە بوو. بەهۆی ئەوە چوین بۆ ئەوێ ئیتر ئەو ڕسمە ئێشتا دەستی پێ تووشی تیای کاکدا. بەڵێ ئەوە ئەو چاکسپانتۆڵە بەرە منم پێشەوە ئەوەی تەنیشتیشی کاک فەرێدونە. ئەمە یانیان ئەم قاتسپە نەخێر ئەوە فەرێدون ئەوەی تەنیشتی منم ئەو قاد لەبەرەکەی ئەم سەر ئەمیان ئەم لاتر قاد لەبەرەکە. ئەویان منم زمانێکی خۆش بوو زۆر خۆش ساڵی 60 و ئەوانە چونکە هیتر تازە شۆڕشی چواردەی تەمووز بوو ئەمە شەر جەنابەتی ئەوەش بەڵێ ئەلێرا زۆر عەسکەریی مەزبوط و ئەوڵی عەسکەریەکەم بوو لە بەسرە گرتمەوە ڕسمە. بەڵێ فەرمون لە بەسڕە بەڵێ ئەمە شەر بەسڕەیە یا بەغایە؟ نەخێر ئەوە مووسڵە. بەڵێ باشە ئەوە مووسڵە بەڵێ. کاکدارە ئەم ئۆتۆمبیلە شۆفلیەتی 61 و 2 هی جەنابتە؟ نەخێر نەوەڵا ئەوە سوتفە زۆرم حەز لە ڕسم گرتن شتە کرد. ئێتە ئەو سیارەیەم بەلاوە جوان بوو. باشە سیارەیەکی زۆر جوان بوو لەبەر دەم یاوەستام ڕسمێکم گرت لەسەر چنار هی خۆن نەبوو. نەخێر نەوەڵا. باش
ئەمەش هەروێنەیەکی زۆر جوانە پێم وابێت تۆ شیتیای ئەمانە شوێنەوە شوێنەکە کوێیە کاکدا وڵا ئەوە ئەمەی ئەم سەریان کە قۆڵم کردو بە قۆڵی ئەوە مامەجیمە کەواتە ئەم مشکی بەسەریان بەڵێ ئەمەی ئەمسەر مامەمەجیتە ئەوە مناڵشتی نەبوو ئەمری خواشی کردو ئەوەش دووەمیشان خۆمم سێمیشان کەریم شابانە کەریم شابان زۆر دووبارە بووە لە لای تۆ بەڵێ زۆر هاوڕێتی و ناسراویتان لەوە چێ هەبێ بەڵێ وەنیە هەموو ئێمە هەر دایمە تێکەڵ بووین یانەتێکی زۆر بەقووەتمان ئەوی کیان چێە ئەوەی کەشیان ئەمەیان با بڵێن ئەوە سەرچڵی ئامۆزامە ئەوە تەنیشتیشی زەردەشتی برامە بڵێ ئەم مناڵە لە ئەوە کاروانی مامە عوسمانمە ماوەشکر ئەویش ئەویش ماوە لە سویدە بەڵێ لەخوا بەزیابێت لەخوا بەزیابێت باشە ئەی ئەلێرەیە ئەم بۆنە چییە؟ وڵا ئەوە ڕاستیەکەی ساڵی 69 وازانم سەباحە بۆ بەغا سەباحی گۆرانی بێش سەباحی گۆرانی بێش شەحرورەت العرب وەنیا شەحرورەت العرب ئەتر ئێمەش گەنج بووین بیتاقی بە دینارێ بوو لە مەعرەز بەغدا دووەلی باش ئێتر بیتاقەمان بڕی و لێرە لەگەڵ جەمالی ڕەفیقم چوین بۆ سەیری ئەو گۆرانیە هەچەند وابزانم یەک گۆرانی دوو گۆرانیمان گوێ لێ بوو بوو بە شەڕ لەوێ دینارەکەتان بەڵێ لەسەر مەسراحەکەم فەوزشتەکان دەمانچیان دەرێنا لە یەکتر وەمانە نازام چی بوو ئاژاوی دروست بووی تر پەلەپەر هەڵساین ڕامان کرد دینارەکە شەفەوتە کە سەیری ڕسماکەم ئەوە بیرەکەێتەوە کاتە بای سەبسی گوێ لێگرتووە وەڵای خراپەوە ئەم وێنێ ژوێنەیەکی جوانە بەڵێ ئەوە دایکمە دوو کەلەی خڕ لە باوەشی دایکەکە ئەوە دوو برا بچکۆلەکە من دوانن ناویان زانا و سەرچیا زانا و سەرچیایان لە ئەڵمانیایان لە سویدە باشە بەڵێ ئەی خۆشە لە ماڵەوە برای دوانە و ئەوانە زۆر خۆشە خۆشیەکەی چییە واللهی هەر خۆشە ینی نوکتە زۆر دروستە بێ وەنیا خۆشیەکەی لەوایە مەسەرن ئەو خزمانەمان تا ئێستش بوون بە پیا و لێچان ناکەنەوە نازان کامیان زانایە کامیان سەرچیایە ئەمە شەر ئەوان نین ئەوە شەر ئەوانن بەم هەرجلەکانیشان لێگەس باشە ئەی ئەم دوانە ئەمە گومانی تیانە ئەم دوانە زانە و سەرچیان بەڵێ ئەوەی کەشیان تۆزە لەوان گەورەترە دانایی ناوە ئەوشە لە سویدە بەڵێ براتە بەڵێ ئەی ئەمانەشیان کاکە ئەمە هیچ ئەمە دوانەکەن بەڵێ ئەوە دوانەکەن ئەو دوانیان چێ ئەوەش دانایە ئەوەی ئەم سەریشان زەردەشتی برامە ئەمەحمەد کاک زەردەشتە ئیتر هەرو چوار برایەتە بوو ئیستا خێبرایەکی کەشم هەیە توانایشمان هەیە کاک توانە بەڵێ ویستم شتێک بڵێم بەڵێ ئەم دوانە بەڵێ ئێستا هەردووچیان ماڵوم ناڵیان هەیە بەڵێ بەڵێ وەنیە بەڵێ تۆ بە ئاسانی لە یەکیان جاکەیتەوە من بەڵێ تۆ جیانەکەی بەس تەنها خۆمان عیلەی خۆمان ماڵی خۆمان ئێستا نا لەوانەیەشیان زەعیب بوو بێ و یەکیان قەڵەو بوو ئێستێن بە جوانی من فەرقیان پێکەم هەر لە مناڵیشە هەر لە مناڵیشەوە بەس خەڵک وا ناڵێ خەڵک هەرچی سەیرانەکە خەڵک ممارەسەی نییە ممارەسەی نییە بەڵێ ڕاستە کامیان هەربوون وەڵاهی تقریبەن وەکو یەک بوون وەکو یەک لە بیرکردنەوە و لە طبع و بەڵێ بەڵێ لە خواردن و هەموو شتێکیان هەر زۆر ڕەفیقێکیش بوون هەتا گەیشتە خارجیش یەک دەقە بەبێ یەکیداریان ناکرد ئیسە چۆنە ئاوا زەمن وای لێ کرد ژنجای کردوێتە ئەمەش هەردووکیانن ئەوەش هەردووکیانن بەڵێ بەڵێ کامیان سەرچیایە لێرە جیاکرێنەوە بەڵێ بەڵێ ئەمەی ئەم سەریان کراس ڕەشەکە زانایە ئەوەی ئەولاشیان سەرچیایە زانایان ژنی ئەڵمانی هەیە دوو کوڕیشی هەیە کوڕەکانیشی بە کوردی ناوناوە زۆر باش جا لە خۆشی یەکتر ئەویان کوڕەکەی ناوناوە زانا ئیشان ناوی سەرچیا گۆریوانەکانی زۆر باشە ئەمە شەروێنەیەکی زۆر جوانە ئەوە لەگەڵ کاک خوالێ خۆش بوو کاک حەمەجەزایە بەڵێ درود بە ژانی پاشی لەم ڕۆژانە یادی مردنەکەی بوو وازام ساڵی 99ەوە باشە لە ئیبتیدایە لەگەڵ ما بۆ کاک حەمەجەزا لە ئیبتیدایی قوتابخانەی ئیبتیدایی بەیەکەوە بووین بەڵێ ئەو کاتەش هەر لە پۆلا گۆرانی شتێ نەوەڵا زۆر فەقیرۆکە بوو هیچی ناوەڵا هیچ هوەرێک و باری نازان من هیچم لێ نەبینی ینی کە کاتێک بوو بە گۆرانی بێش پێت سیر باڵێ پێم عجایە بەڵام دەنگی لەلا خۆشە دەنگی هەر خۆشە هەر سۆزی ڕفیقاتی لات خۆشەیان نەوەڵا هەر دەنگی زۆر وەکو ئێمە حەزی لە دەنگ بەڵێ درود بە دەنگەکەی مەرغوبە بەڵێ ئەم خانمە ئێرانی چێ وڵا ئەو ساڵە لە عسکەری ڕام کرد ساڵی هەشتا و دوو لە عسکەری ڕام کرد بەرەو ئێران لێەوە بەرەو سویت باش ئێتر لە ئێران لامانە لە ماڵی مەجموعەیە خزممان هەبوو لە بانە لاماناوە جلی هینیان ناینێ جلی ئێرانی شتیان ناینێ و ڕسمیان گرتین و کەواتە چیە پێ نەوتین چیە بەڵێ
پێ نەوتین کێ ئەو خانمە ئەوە خێزانمە بەڵێ خەناوەکەینەوە پەخشان خان حەمە ڕەشید بەڵێ پەخشان خان حەمە ڕەشید نانەوایەتی کردووە قەت دوکانی نانەوەخانی لە سوید بڵێ لە سوید کەواتە ئەمە پەخشانخانی نانەوای لێراوە نیە ئەمە لەگەڵ کاگە عیمادی حاجە عەبەخەیات ئەوەش خێزانەکەیەتی لە پیشانی ڕسممانەکەی ئەمان ناردەوە بۆ سلێمانیمانت ها نانەکەین جا بە طریقەی سوتفە ئەو سوتاوی هەڵگرت باش دوایتم بەڵاوە سوتاو نییە لە لای من ئەو نانە زۆر جوانە لە بەری نانێکی برژاوە باشە ئەمەش هەر وێنەیەکی جەنابتە لەگەڵ یا بەڵێ دیارە ئەوە شەر ناو ستۆکۆڵمە سنتەری ستۆکۆڵمە لە سوید باشە ئەم وێنەیە حەزەکەم بینەرانی بەڕێز بیبینێ ئەم خانمە ئەوە خەسوومە و خەسووتەش خەزورمە و ئەوەش منم باشە ئەوەش کاگەحمە کاگەحمەد حسێنی هاوڕێمان ڕێز و خۆشەویستی بۆ نێرین باشە کاکە ئەی ئەم وێنەیە ئەمە خۆتی ئەوەش بەڵێ خێزانەکەی خۆمە باشە ئەمانە چێن ئەو خۆم و ئەوشتەنیشت ئەوی بە باوەشتەوەی چییە ئەوە شوێنێ و شابانن ئەم دوانی خوارەوە بەڵێ ئەویان شێوەیە بەڵێ شێوەخان ئەمە کامیانە بە گەورەی ئەوە شابانە کوڕە گەورەکەمە کوڕە گەورەکەتە ئەمەش پەخشانخانە لەگەڵ بەڵێ لەگەڵ شوێنەی کچم لە سویدە ئێستا بەڵێ ئێستا لە سویدە ئەمە شەر ئەوانن ئەوە شەر خۆمانین ئەو کوڕە زاوامە لەگەڵ ئەو کچە بچووکەکەمەوە ئەو کوڕە زاواتە کاکە وڵایە لێرە خەریکە گلەی دێت سەر ئەو کوڕە ناوی هەیە ناوی کۆڤانە ناوی کاکۆڤانە ئێتەوە وا بڵێ ئەی ئەمە کێیە ئەوەش زاوەکەمە کە لە سویدە ئەوەش دوو مناڵەکەیەتی ناوی هەردی عومەر کاک هەردی عومەر ئەوەش کچێک و کوڕێکیان هەیە خوا لیان نەسێنێ ئینشەڵڵا بەداری هەزار ریشە بن ئەمەشیان هەر وێنەیەکی تری جوانە باشە ئەی ئەمە کامیانە ئەوەش کوڕە بچووکەکەمە شارۆ کاکە شارۆ کاکە شارۆ چییە کا ئێستا شارۆ قوتابیە لە مەعادی نەوتەکە زۆر باشە وەکو چۆن تۆ یارمەتی کاک جەلالی سرۆچکت داوە ڕازیت لە ئەدای کوڕەکان بۆ یارمەتییان لە مەکتەب باشە ئەم وێنەیە وێنەیەکی جوانە وڵا ئەوە ئەوڵی زەواجمانە لە ستودی و ئێرشاکە بوو لە بەغازۆر شاک بڵێ شارە ڕەشی بڵێ ئەوە مانگر بۆ یادگاری باشەیە خوا پیر و خەڕۆ بن سپاس ژیانێکی زیاتر بەختەوەر بن کاکە تۆ سەفەرێکە کردو بۆ وڵاتی کۆریا یابان بۆ سین سەفەری سینم زۆر کەتر بە چاوەکانیانە دیارە خەڵکی ئەو وڵاتی زەرد پێستەکانیان پێڵێن بەس ئالێرەیە هیچ گرەیەک لە لای پەخشانخان دروست نەبوو بەڵێ نەخێشەی بۆ نەنایتەوە هەردووکمان دڵنیای لە یەکترین زۆر باشە بە هیوام هەموو خێزانەکانی کوردستان لێک دڵنیان وەفد بووین لەگەڵ غورفەی تیجارەیە چوین بۆ ساڵی 2010 بوو ئازام چوین بۆ شارێک چۆنچینی ناوە کۆنفرانس و معرەز بوو باشە ئیتر چوین بۆ ئێوە ڕسمەمان گرت یعنی هیچ کێشێکیشی بۆ نەخێرەوە متەرجیم بوو ئەوانە تەلەبەی حقوقن لەوێ دەرسی ئینگلیزیە خوێنن ئیتر هاتن بوو وەکو تەدریبێک لەگەڵ ئێمە تەدریبیانە کرد بەڵێ ئەمە شەروێنەیەکی جوانە بەڵێ ئەوەش کاگەحمەدی بازرگانە لێرەوە ڕێزمانە هەیە بۆی ئەوەش پەرچەمی کوردستان و پەرچەمی وڵاتی چینە بە هیوای ئەوەی هەمیشە پەیوەندی لە نێوان وڵاتەکانە پەیوەندێکی باش بێ ئەمەش جێبە بۆرە بەڵێ ئەوە لە تایلند ئەو جێبەمان گرتووە بەکرێ پێگەڕین چکە شوێنەکان دوورن لە یەکەوە کوڕێکی کوردی خۆمان لەوێ بوو بۆی گرتین بە دایمی لەگەڵمان نابوو یعنی بەکرێ گرتومان شەوڕۆژی کابرا کوڕەکە کورد بوو بەڵێ زۆر باش خەڵکی دەربەنی خان بوو بە سوتفە لێ بینیمان ئەتوەکو دلیلە لەگەڵمان نابوو ژیان وازانم زۆر هین نییە گران نییە زۆر ئاسان بەڵێ کە ئێوە ئەو سەفەرانەکەن تۆ کاگەحمەدی بازرگانیان هەر بازرگانێکی بەڕێزی تر سوود لە ئەزمونونەکانی ئەوێ وەرەگرن بۆ کاسبی لێرە لە هەموو شتێک سوود وەرەگرین ڕاست ئەمەش وێنەیەکی جوانی کوڕانی شارن حەزەکەم بینەرانی بەڕێز ببینێ ئەوەش ئەگەر حەزەکەی ناوەکانە وڵا پێم خۆشە کاک موبارەك لەسەری ئەم سەرەوە ئەم کاک موبارێکی برای هونەرمەند عەبدولقادر حەسەن ئەوەش کاک عەزیزە ئەوەش کاک بەهادی نووریە ئەوەش کاک جەمالی مزیع هاوڕێمان کاک جەمالە ئەوەش کاک فەرێدونی ساڵا عەرەبە ئەوەش کاک ئەنوەر حەمەڕەشیە لێرە ڕێزمانەیە کاک هاوڕێ عەزیزە ئەوەشیان مامۆستا سامانە ئەوەش کە دانیشتۆ خۆمە
شوێنەکە کوێ؟ وڵا ئەوە ڕاستیەکەی لە سیتەکە گرتووە لە سیتەکە. بەڵێ باشە. ئەم پیاوە شەیە کاکە. ئەوە کەوتوتە نێوانی تۆ پەخشانخان. ئەو مامۆستایەکی سویدی بوو لە سوید دەرسی سویدی فێرەکردین. بەڵێ. ناوی ئولف بوو. ئولف بەڵێ. بەڵێ. پیاوێکی زۆر محتەرەم و ڕێکوپێک جلی کوردیشمان لەبەر کرد. بەڵێ. نازام ڕسمەکەیمان هێناوەیان. وەڵاهی پێم وابێ بەڵێ ئێستا باوەڕ ناکەم بە ئەسانی بۆ مام دۆزرێت. عینەن ینی طبیعەتی وڵاتی ئێمە هەمووی فێر بوو زۆر علااقاتمان خۆش بوو لەگەڵیا. بەڵێ. مامۆستامان بوو هەم وەسیلەیەکیش بوو بۆی زمانەکە باشتر فێربین. قسەمان تێکەڵە بووین لەگەڵیا بەڵێ بۆی زمانەکە زوو فێربین. باشە. لە ناو گۆرانی بێژانی عەرەب حەز لە دەنگی چیەکەی زۆر؟ وڵا زۆربەی گۆرانیەکان حەزی یەکەم لە کۆنەکان. لە کۆنەکان. بەڵێ. باشە. حەز لە دەنگی ئەم پیاوەشەکەی؟ ئەوە سەڵاح عەبدولغەفورە بەڵێ. بەڕەحمەت بێ پێم وابێ وەفاتی کرد. بەڵێ. خوا خۆش بێ. ئەمەش هەر وێنەیەکی جوانە بۆیە حەزەکەم بیبینین چکە ئەوە پۆلۆنیە خزمەتی ناو شاری سلێمانی زۆر کردەوە سەیرانی بانک بوو لە بانقی سەلام ئەوە مدیرەکەمان بوو ناوی گورگێز زەیە بۆی ژوابزانام ئەمری خوای کرد. گۆرگێز زەیە مەسیحی بوو مدیرمان بوو بەڵێ. بەڵێ بەڵێ. ئەوە شەر مۆزەف بوو لەگەڵ خۆمانە لە سەیرانی قەشقۆڵی بووین. وابزانام ساڵی هەشتایە. باشە کاکە چاو چۆنە تۆ حکمی چاو چۆنە؟ وەڵا شکر باشە. باشە. بەڵێ. لە دوای ئەم نەشتەرگەریەوە باش بوو؟ بەڵێ. کێشەکە چی بوو؟ وڵا ئاوی سپی بوو چاوم ئاوی سپی هەبوو. ئەوە لە بەغایە لە منتیقەی مەنسوور. لەوێ بۆیان عملیات کردم ئەوەش جەمالی زاوامانە خوا ئەوەش ڕۆژ کوڕێتی لە مەنسوور ماڵی لەوێ بوو قایمقامی مەنسوور بوو. بەڵێ قایمقام بوو لەوێ ماڵیشی لە منتیقەی مەنسوور بوو لێ ئیتر چوینە ماڵی ئەوان ئەو ڕسمەمان گرت. باشە کاکێدارە ئیشەکەی ئێستای ئێوە ئیشی نایلۆن و سفرە و ئەو جۆرەشتانەیە وەنیە هەندێک لەزگەی دیوار و من یەک پرسیارە لێ یەکەم زۆر دەمێکە داخە لە دڵما حەزەکەمێکێک بۆم شەرحکە. ئەم سفرەیی ماڵان نەبوو ئەمەی کە سەفەریەکە ئەمەی کە ماڵان بە مەقەزەی بڕنیان ئەوایشی لەکەن. ئەوە من بیرێکم لێ کردوتەوە بزانم ڕای جەنابێت چیە. بەڵێ بۆ ژن ئاسانە سفرە ناسڕێ هیچ کێشەیەشی نییە هەش کچی نییە تاوەکوواریەکان پەلاماری شتێک با ولو لێکات و بەڵام تو ئەزانی ئەمە لە ڕۆژێکا چەند تەن لەوە سەرفە بێ و ئەچێتە چۆوە بۆ ژینگە ئەمە زەرەرێکی زۆر گەورەی نیە. کاک ئاسۆ ژیان بەرەو ئیسراحە دەڕوە ڕۆژ بە ڕۆژ باش ژیانی ئینسان ئاسانە بێ لە هەموو ناحەیەکەوە نەکە لە ناحەیەوە. ئەمە یەکەم جار من هێنام یەکەم جار لە ئێران بینیم هاتوچۆ ئێران مەکرد سفرۆشتمێنا کە بینیم لەوێ کاک نەزمیەکی شەبوو هەر شەریک بوو لەگەڵما بە یەکەوە وەجبەیەکمان هێنا باوەڕ بێ 2 ساڵ لە مەغزە ناکەوت سەرف نابوو کەس نێزانی کەس نێزانی هەچەند بۆ خەڵکم شەرحە کرد ئەمە با بە ئاوایە من خۆم لە تاران چوومە مەطعەمێکەوە نانم خوارد مێزەکەیان 15 سفریان لەمەیا بوو بەسەریەکە کولی جارێکی کارۆسفەکان ئاوایانەکە گرێکیانە کرد و فرانەیە و مێزەکە حاضر بوو بۆ یەکێکیکە بەڵام لە ڕووی ژینگەوە کاکی دارە لە ڕووی ژینگەوە ئەویان حسابێکی ئەم وێنەیە ئەوە خۆم و دایک من ئەوەش شوێنێک کچمە وەڵام من ئەو پرسیارم بیرچ و دایکێ ماوە دایکم ئەمری خۆی کردو ئێمە کاتمان نەما هەموو جارێ ئەم خۆشەویستانەکەیەنە ئێرە و بەردەوامی وەرەگرین کە ئاگامان لە کات نامێنە مەگەر بیرمان بخەنەوە بۆیە وێنەیەک ماوە کە بیکەین بە دیاری بۆ جەنابە لەم بەرنمەیە پێش ئەوەشی کە ئێرە بەجێ وێڵی حەزەکەم بە یەکەوە وێنەیەک بگرین بۆی لە داهاتوە ببێ بە وێنەکانی دوێنێ ئەمە بۆ لە لای تۆ ئەم وێنەیە ئەو نەخۆشەویستە ئەو وێنەیە ئاخر وێنەیە کە لەگەڵ باوکما خوا لێی خۆش بێگرتم خواری خۆش بێ دوا وێنەیەتی بەڵێ چێ گرتوێتی وێنێ زەردەشتی برام بەڕەحمەت ئەویش گرت لەبەرەوە ئەو وێنەیە زۆر خۆشەویستە بەڵێ بەڵێ زۆر تێبینیمە کرد کە زۆر بە پەرۆش بی بۆ ئەو وێنەیە ببینین بەڵام ئەمە ژیانە بەڵێ ئیتر کاروان ئەڕوا و بەو شێوەیە کە ئێمەش کاروانەکە بەرەو دوایە بە هیوام لەشە ساغ بێ
چەندین ئەلبومی تر ماڵت ڕوونا بکاتەوە لە شساغ بێ خۆت و ماڵ و ناڵێ لە کۆتاییمە زۆر سوپاس دەکەم. زۆر سپاس بۆ ئێوەش هیوادارم هەر سەرکەوتوو بن. گەڕێکەوە زۆر سپاس بۆ جەناب. خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان دەکەم.